گەر پێتان بڵێم لەو یاریە قاسم سلێمانی دەکوژرێ. لەو یاریە کە Call of Dutyە هەندێک دیمەنی ترسناک هاوشێوەی یاریەکانی Resident Evil دەبینی و پێتان بڵێم ئەمە دیمەنی سینەماتیکیەکەیەتی بگرێت لە هۆلیوود دیمەنەکان جوانتر نوانی بۆ کراون. کاپتن پرایس، گۆست، سۆپ و ئالێخاندرۆ دەبنە کارکتەری دڵخوازت لە چیرۆکی یاریەکی Call of Duty. لەوانەیە باوەڕ نەکەن ئەو یاریە چەندە ناوازە و پێشکەوتووە لە ساو 3 بۆ 4 یاری ڕابردووە زنجیرەیە. ماوەیەکی زۆرە لەوانەیە 3 ساڵێک بێ بەهاتنی هیچ یاریەکی Call of Duty دڵخۆش نەبووم یان هیچ یاریەکی کۆد هاری نەداوم لە ڕۆژ یەکەم چیرۆکەکەی بکەم بە هۆکاری ناسەرنجڕاکێشەی چیرۆک و سێتینگ و زەمەنی Call of Dutyەکە. بەڵام ئەم ساڵ ستودیۆ ئینفینیتی وارد گەڕایەوە بۆ ڕەگە چەسپاوە بەهێزەکەی مۆدرن وارفەری 2019 کە بەلای زۆرێک لە هەوادارە کۆنەکانی زنجیرەکە دەستپێکێکی نوێ، سەرنجڕاکێش و هۆگرکەری گەیمەرانە بە تایبەتیش ئاشقانی ئەو زنجیرەیاریە. Call of Duty Modern Warfare 2 بۆشایی زۆر گەورەی لە ژێرە تا پڕی بکاتەوە و ئەنجامدانی ئەو کارەش بەدانانی چیرۆک و سێتینگێکە گەرماوگەرم بێ وە پڕ بێت لە کارکتەری کۆن و نۆستاڵژا و کارکتەری بەهێزی نوێ. خۆشەویستان بەخێر بن بۆ ریڤیو و پێشکرینی یاری Call of Duty Modern Warfare 2 2022. بۆیش دەڵێن 2022 چونکە ئەمە دووەم جارە و یاریە بەرهەم بێ، بەڵام ئەم جارە بە چیرۆکێکی تەواو نوێ. بۆ دەستکەوتنی ئەو یاریە بە نرخێکی هەرزان و گونجاو لە کۆمپانیا هەرزانتر بێ دەتوانن سەردانی شات ستۆر بکەن لە تەلەگرام، لینکەکەیان لە کۆمنت دووبارە دەکەمەوە سوودی لێوەربگرن. Call of Duty Modern Warfare 2 یەم ساڵ چیرۆکەکەی لە دوای 3 ساڵ لە ڕووداوەکانی کۆدەکەی 2019 دەست پێ دەکات. کاپتن پرایس و تاقمی تاسک فۆرسی 131 ئێستا دروست بوون و ئامادەن بۆ ڕوبەڕووبوونەوەی هێرشێکی دیکەی تیرۆریستی لە جیهاندا. لە سەرەتاوە یەکسەر دەیڵێن بەڵێ لەم یاریە باسی کوشتنی قاسم سلێمانی دەکرێت کە سوپاسالاری ئێرانە. هەر لە سەرتاوە بە دیمەنێگە و دیمەنە دەبینین. هەر لە سەرتاوە دڵخۆشی کردم کە بینیم Call of Duty بۆ جارێکی دیکە بە چاونەترسی ڕووداوە مێژووی ڕاستەقینەکەی تێکەڵ یاریەکە دەکا. بەو شێوەیە یاریەکە زیاتر لە ڕاستی دەچێت و زیاتر پەیوەندی لەگەڵ گەیمەران دروست دەکات. جگە لە کاپتن پرایس، گۆست، رایلی، کایل، گاز و سۆپ بەشدارن و خراپەکارێکی سەرنجڕاکێشمان هەیە کەسێک بە ناوی حەسەن زیانی. قاسم سلێمانیەکە لێرە بە ناوی جەنەڕاڵ خۆربرانیە. هەمویان زۆر ناوازن و کاتی تەواویان پێدراوە لە مەرحەلەکان بدرەوشێنەوە. ئەوەی زۆر سەرنجی ڕاکێشان دوو کارکتەری نوێیە. یەکێکیان لە سوپای مەکسیکیە بە ناوی کۆڕۆنێل ئەلێخاندرۆ ڤارگاس و دژە خراپەکارێکی مافیای مەکسیکی ئافرەتێک بە ناوی ڤالەریا گارزا. هەردووچیان دوو زیادکراوی بەتوانە نوانێکی زۆر لە ڕاستی چوو و بە دوو کارکتەری ڕابردووی کۆد دەچن لەوەی بۆ چەند مەرحەلەیەک بەشداریان کردبێ. هەست بە ڕابردوو ئەزمونونەکەیان دەکەی و فەرح کەریم دەگەڕێتەوە. ئەو کسە کوردەی ڕۆژاوای کوردستان هەرچەندە لە یاریەکە زیاتر وەکو عەرەبێک نیشانی دەدەن، بەڵام بەپێی پۆشینی جلوبەرگ و ڕابردوو ناوچەکەی بێ و قسەکانی خانماکتەر کلاودیا دۆمت بێ کە ڕۆڵەکەی دەجێڕێ. بەڵێ کارکتەرەکە بەڕەسەن لەسەر کەسایەتێکی کوردی ڕۆژاوای کوردستان دروست کراوە، بەڵام لە یاریەکە وشەی کوردبوونی بەداخەوە تێدا نییە. چیرۆکی ئەو یاریە بە گشتی باسی چەند موشکێک دەکات لەلایەن سوپای ئەمریکیەوە ئامادە دەکرێت بدرێتە لایەنێک لە جەنگی دژە تیرۆر، بەڵام موشکەکان دزراون و کەوتونەتە دەستی گروپێکی تونڕاو بە پاڵپشتی ئێران و رووسیا دەیانەوێت لە دژی ئەمریکا و هاوپەیمانانی ئەمریکا بەکاری بێن. کاری کاپتن و تاقمەکەیەتی ئەو موشکانە بدۆزنەوە و بیگەڕێنەوە بۆ وڵات یان لە ناوی بن، بەڵام یەکێ لەو موشکانە فەرماندەیەکی ئێرانی دەکوژێ. ئەو کاری ئەمریکیەکان خەریکە جەنگی سارد لە نێوان ئەمریکا و هاوپەیمانان لە دژی رووسیا و ئێران و هاوپەیمانانیان دروست بێ. ئەوەی بەدڵمە لە چیرۆکەکەی ئەم ساڵ گرنگی زیاتری کارکتەری گۆستە. پێشتریش گۆست کارکتەرێکی خۆشەویست بووە، بەڵام ئەم جارە کاتێکی زۆر زیاتری پێدراوە بدرەوشێتەوە. تەنانەت یاریەکەمەوە بە نیگایە ڕاستەکە سەری گۆست و کاپتن پرایس و سۆپ دەکا ئامادەن خیانەت لە سوپای ئەمریکا بکەن تەنیا بۆ ئەوەی جیهان نەخەنە ژێر مەترسی جەنگێکی جیهانی. چیرۆکەکەشی بە شێوەیە کۆتایی دێ 100% بەشێکی دیکەی دەمێنێتەوە و یاریەکە بە فەرمی دەبێتە 3 بەش. بەشی یەکەممان لە 2019 بینی، بەشی دووەمی ئەم ساڵ بوو، بەشی سێمیشی دەمێنێتەوە بۆ داهاتوو کە چیرۆکەکە بە کۆتا دێنێ. ئەو جۆرە تاواکاریەی چیرۆکەکەیم زۆر بڵڵە. ئەمە تاکە هۆکاری سەرکەوتنی زنجیرەکانی وەکو مۆدرن وارفێری کۆن و بلاک ئۆپسی ڕۆسەنە. دەربارەی گەیمپڵەی ئەم ساڵ پێم وایە گەورەترین گۆڕانکاریم بینیوە. ئێستا و یاریە نەخشەکانی یەکجار فراوانترە، زۆر کات و مەجال بە گەیمەر دەدا بە شێوەیەکی جیاوازتر ئەرکەکان ببڕێ و ئەوەی زۆر بەدڵ بوو هەل بە گەیمەر بدە بە شێوەی ستێڵف
واتە بە بێدەنجی یان بە شێوەی فەوزا و شەڕەتەقە هەرکەکان ببڕێ بە هەردوو شێوە دەتوانی زۆرین هێرکەکان ببڕێ بەڵام بە شێوەی ستێڵفەکە زیاتر چێژی بۆ من هەبووە بەهێمنی و بە بێدەنجی بە هەبوونی چەکێکی بێدەنگ دوژمنان دەخیتە خوارەوە ئەزمونێکی زۆر ناوازت پێدەدا زیاتر پلان دادەنێ بێگومان دیمەنی شەڕەتەقە و فەوزایە Call of Duty-ەکەی هەرتێدایە بەڵام ئەم جارە هاوشەوی Modern Warfare 2019 زیاتر پلان دادەنێ زیاتر دیمەنی بەسەردادانی ناوخانوەکان و هێرشکردن سەر تیرۆریستان لە ناو ماڵەکان لە ناو بردنیان بێ ئەوەی خەڵکی سڤیل لە شەوی تاریک بکوژی تێدایە ئەمەیان زیاتر کراوە واوەشم زۆر بەدڵە دەربارەی لێڤڵ دیزاین پێچەوانەی ساڵانی ڕابردوو لێڤڵەکان کورت نین ڕاستە هەر لە لێوان 15 بۆ 25 خولەکە لە نێوان هەر ئەرکێک لە هەر لێڤڵێک بەڵام ئەوەی بەدڵمە هەر ئەرکەی لە چەند لێڤڵێک پێکاتوە نمونە لە یەکێ لە ئەرکەکان وەکو سۆپ یاری دەکەی باوکاری گۆست سەرتا چەکەت پێ نییە بە هێواشی و بە شێوەی ستێڵف دەرگا بە دەرگا دەکەیت و دەبێت کەلوپەلیش هاوشێوەی یاری ئارپیجەکان کۆکەیتەوە دەرگاکان بکەیتەوە سندوقەکان بشتێنی کە یەکەم جارە شتێکی وا لە یارێکی Call of Duty ببینین اینجا کە چەکت دەستکەوت دەتوانی بەهێمنی یان بە شەڕی کۆڵان بە کۆڵان دەربازت بێ بەجددی زۆرم بەدڵ بوو و تێژم لە هەر چرکەیەکی وەرگرت دەربارەی گرافیک و پرفۆرمانس من یاریەکەم لەسەر PlayStation 5 تاقی کردەوە گرافیکی یاریەکە یەکجار پێشکەوتوتر لە چاو یاریەکانی پێشووی کۆت بەتایبەتیش لە ڕووی لایت و ڕووناچی ڕنگ و دەنجی چاکەکان زۆر پێشکەوتوترە دەمێ بڵێن بەجددی هەندێک مەرحەلەی تێدایە کە ترسناکە و بەجددی بە یاریێکی ترسناک دەچوو بەهۆی ڕووناچی و کاریگەری دەنگەوە پرفۆرمانسی زۆر ناوازەیە بە داینامیک 4K لە 60 فریم ئەتوان یاریەکە بکەیت و دیمەنی سینەماتیکەکەی واو هەر بە فیلمی سینەمای هۆلیوود دەچێت جاری جوڵەی دەموچاو و فلتەرە گەینەکەی لێیانداوە هەر کارەساتە لە پێشکەوتن چەندی بیرگە دەکەمەوە هیچ ڕخنەیەکم نییە لێ بگرم بەڕاستی جگە لەوە نەبێت کە حەزم دەکرد یاریەکە درێژتر بە من بۆ 6-7 کاژمێرێک یاریەکەم تەواو کرد گەر بێت و 12 بۆ 15 کاژمێرێک بایە زۆر زیاتر چێژی لە بە من هەبوو لە کۆتاییدا دەڵێم کامپینی Call of Duty Modern Warfare 2022 لە هەموو لایەنەکانی سوپرایزی کردم ماوەیەکی یەکجار زۆر ئەوەندە بە دڵخۆشی و چێژەوە یارێکی Call of Duty نەکردووە لەو کاتێک کە Black Ops دوم کردووە من نمرەی 9 لە دە بە کامپینی ئەو یاری دەدەم پێم وایە شایانی تاقیکردنەوەیە بەڵام بە نرخی $70 نەخێر گەرتەنیا چیرۆکەکەی دەکەی چاوەڕێی داشکان بە بەڵام مەڵتی پلەیەرەکەش بکەیت لەوانێ نرخی ئاسانتر بتوانێت قبولی بکەیت گەرنا لەلایەن هاوڕێیانمان لە شات ستۆر بە نرخێکی ێرزانتر بۆ دابین دەکەن کە چۆن بۆ منیان دابین کرد خۆشەویستانم سوپاسان دەکەم چاوتان ماز دەکەم تا ریڤیو یاریێکی دیکە بەخوای گەورتان ئەسپێرم خودتان لەگەڵ One iced. This is bloody opposite. Poke around soap.